بەپێی ڕیزبەندی وەزارەتی خوێندنی باڵا زانکۆی هەڵەبجە لە کۆی 15 زانکۆی حکومی لە پلەی 15ەم و کۆتاییدایە. ئەوەش ڕەخنە و گلەیی بەدوای خۆی دایەنا و بوونی دەستی حیزب بە هۆکاری سەرەکی نزمی ئاستی زانکۆکەدا دەنرێت. بەشێک لە مامۆستایانی زانکۆی هەڵەبجە دەڵێن دەبێت بە خۆداچوونەوە بکرێت بۆ باشترکردنی زانکۆکە لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە. ئەوەی کە بوترێ ئاستی زانکۆی هەڵەبجە دابەزیوە لە ڕاستی ئاستی زانکۆی هەڵەبجەدا نەبەزیوە، بەڵکو ئەو پێشکەوتنەی کە لە زانکۆی هەڵەبجە هەیە ناگاتە ئاستی ئەوەی کە ئێمە ئەمانەوە یاخود بگاتە ئاستی ئەوەی کە پێشبڕکێ لەگەڵ هەموو زانکۆکانە بکە. ئەمەش هۆکاری زۆرە بەڕاستی، کۆمەڵی هۆکاری بابەتی هەیە پێیوەستە بە بارودۆخی هەم هەڵەبجە و هەم ناوچەکە و هەندێک هۆکاری تریشی هەیە پێیوەستە بە زانکۆ خۆیەوە. ئەوەی کە پێیوەستە بە زانکۆوە زیاتر پێیوەستە بەو خاڵانەی کە لە ڕانکینەکەی هاتووە. بۆ نمونە لە زانکۆ گەورەکان بۆ نمونە مامۆستاکانیان لەوانەیە نزیکی 2000 مامۆستا بن و مامۆستانە توێژینەوەکەن، بەڵام لە زانکۆی هەڵەبجە لەوانەیە نەگاتە 250 مامۆستا. بۆ ئەگەر مامۆستاکان توێژینەوەی زۆریش بکەن ناتوانن کێبڕکێ بکەن لەگەڵ زانکۆ گەورەکانە. بۆیە هەندێک ئەمە یەکێکە لە هۆکارەکان، یانی هەندێک هۆکار هەیە لە دەرەوەی ئیرادەی زانکۆی هەڵەبجە. من پێم وایە تاوەکو 5 ساڵی داهاتووش لەوانەیە زانکۆی هەڵەبجە زۆر نەتوانێت بەو جۆرە کێبڕکەی هەموو زانکۆ گەورەکانی کوردستان بکە لەبەر ئەو هۆکارەوە کۆمەڵێک هۆکاری تری بابەتی. مامۆستایەکی دیکەی زانکۆی هەڵەبجەش دەڵێت دەزۆردانی حیزبی بەڕوونی بە زانکۆکەوە دیارە و لە ناو زانکۆ خوێندکاراندا ڕەنگی داوەتەوە. گومان لەوە نیە لە تەواوی هەرێمی کوردستانە سەرجەم زانکۆکان ئەناڵێنن بە دەستی حیزبەوە بە سلبی واتە کاریگەری سلبیەکانی حیزب، چونکە زانکۆ مەیدانی حیزب نییە، بەڵام یەک لەو زانکۆیانە زانکۆی هەڵەبجەیە کە بە تەواوی دەستێوەردانی تایە لەسەر ئاستی خوێندکاریش و مامۆستاشکەوە گرفتەوە ئەم نەتیجەیەنێتەکایەوەکەوە لە ڕیزبەندیە لە دواوە بێ کە هەموو مامۆستایان و خوێندکاران تەنانەت کەسانی ڕۆشنبیر و دڵسۆزانی شاری هەڵەبجەشی نیگەران کردووە، بەڵکو دڵسۆزان و ڕۆشنبیرانی چەندین چینی توێژی گەشت کە لە دەرەوەی شاری هەڵەبجە نیگەرانن بەم ئەنجامەی زانکۆی هەڵەبجە. بەپێی ڕیزبەندیەکەی وەزارەتی خوێندنی باڵا هەر یەک لە زانکۆکانی سلێمانی و سەلاحەدین و دووەک لە پلەکانی یەکەم و دووەم و سێمدان. زانکۆی هەڵەبجەش لە کۆی 15 زانکۆی حکومی پلەی کۆتاییە و لە ڕیزبەندی کۆی زانکۆ حکومی و ئەهلیەکان کە ژمارەیان 25 زانکۆیە هەڵەبجە لە ڕیزبەندی 22میندا جێگیر بووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.